وەرەگرین. داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەم کە بێنەوە بۆ هۆڵی دانیشتن بۆی پرۆسەکە کۆتایی پێبێنین. جارێکی تریش داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەم کە بگەڕێنەوە بۆ هۆڵی پەرلەمان بۆی بەردەوامی بین بە پرۆژەی هەڵبژارنەکە. بۆ جاری کۆتایی داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەم کە بێنەوە بۆ هۆڵی پەرلەمان بۆ تەواوکردنی پرۆسەی هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. بەڕێزان ئامادەبووان هەر یەک لەم بەڕێزانە خۆیان کاندید کردبوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. یەکەمیان کوردەوان جەمال محەممەد ئیبراهیم، دووهەم شاڵاو کۆسرە دەسوڵ عەلی، سێهەم دکتۆر ڤالا فەرید ئیبراهیم، چوارەم هەڵگورد نەجیب عوسمان، پێنجەم دکتۆر میران محەممەد عەباس. و ئەم بەڕێزانەی تر خۆیان کاندید کردبوو بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. عەدنان حسێن حەسەن، ئازاد محەممەد ئەمین حەسەن،
بهجت علي إبراهيم، مرد علي رسول، وميد علي حمى صالح. ئەم بەڕێزانەی ناویانە خوێنمەوە خۆیان کاندید کردبوو بۆ پۆستی سکرتێری پەرلەمان: شیرین یونس عەبدوڵڵا، شلێر غەفور ساڵح، سەوسن کاکەمەند محەممەد، ڕامی نووری عۆدیش، هاڤین سەعید خضر عومەر، نەجدە نووری محەممەد. ئێستا ژمارەی ئامادەبوانی هۆڵەکە ئەو ژمارە پێویستێ نییە کە ناوی ئەم بەڕێزانە بخەینە دەنگانەوە. لەبەرەوە جارێکی تر پشوویەکی کە وەرەگرین بە بەستیەوەی کە ئەوانەی کە ئامادە بن بۆی پرۆسەی هەڵبژاردن کۆتایی پێبێنین. سپاستان دەکەم. کۆتاییات. کۆتاییمان پێێنە. کۆتاییمان پێێنە ئێمڕۆ. تاوە گەر کۆتایی بێ زۆر باشە. کۆتاییمان بە جەلسەکان نێنەوە. کۆتاییمان پشوویە وەرەگرین. ئێستا ئەم دانیشتنە کۆتاییمان پێێنە. کۆتاییمان بەم دانیشتنەیەنە. تاو کاتەمجا ئەمڕۆ کۆتایی پیات. کۆتاییمان بەم دانیشتنەی دووهەم هێنا پشوویە وەرەگرین. کەواتە مامۆستا بوترێ هەڵگیرە. بەڵێ بەڕێز کاک يرى فرقه